زۆر داوای لێبوردنەکەم عەزیزان و خۆشەویستان ماوەیەک دواکە و لایڤەکە بە هەر حاڵ ببورن و هیوادارم کە سەرکەوتوو بن. باش ئێستا هەموو شتێک باش ببورن خۆشەویستان. تۆزێ دواکە و لایڤەکەمان هەروە چارەشێ تەقریبەن بە هەر حاڵ ببورن تۆزێک ئەدەم کێشێتە پێشەوە شتێتە پێشەوە خەڵکی و گوند و گوندوشتانێتی هەروە بێت. هەمووتان بەخێر بن سەر چاوانی ئارام ئەحمەدادن عەزیزانی من بەخێر بن سەر چاو. ئەمشەو لە خزمەتان نابم بۆ کۆمەڵی قسە و باس بە ئەمیش لینکە کۆپیکەین و بڕۆین بۆ جێگایەکی تر کاتە ودە و دەتا و بەڕێزانە کۆ بنەوە دەسەکەین بە قسە و باسەکانمان. ئەمشەو شەوی حەشری کۆمەڵی خەڵکە لە حەقیقەتە. ئەمشە زۆر کەس ناتوانێت بخەوێت خوا حاڵم بە حاڵتان نەبێ گەندەڵ و دز و فاسدەکان. ئەمشە خەو لە چاوی کۆمەڵی خەڵکیش ئەتارێنین ئازیزان چارمان نییە چی بکەین. بەخێر بن سەر چاوەکانی مناتن. یەک دوو دەقە وەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە پاشان ئەچینە ناو قسە و باسەکان ئازیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد. حورمەت و خۆشەویستیم بۆ هەموو لایەکانەیە. باشە هەموو شتێ باشە وەڵا پێم وایە نییە خراپ بێ بەخۆ. با لێرەش پرسیارێکم بزانم مەزاکە کووە وەکو برادەرانی هەولێرە بڵێن. پێرفێکت خوا بەخێر بن. ئەمشەو تەحملتان بێت ڕەنگە فریای زۆر بابەت نەکەوم بەڵام لانی کەم سەعاتی قسەتان بۆکە ئەرەوەڵا ئیتر بزانین چۆنە بێت. کابرایشی قۆسکەلان ئەم ها عەزیزان کورە بەخوا مزگەوت بیژڕۆخێ میحرابەکەی مێنێتەوە هەر ڕاستیە کاکە ئەرەوەڵا. ئازیزان طبعاً وەکو پێشتر لە ڕیکلامەکەیە باسم کردووە قوربانی ئێوە ڕێز و خۆشەویستی و حورمەت بۆ هەموو لایەکتان هیوادارم کە زۆر باش بن سەرحاڵ بن. هەندێک برادەر نامە ئەنێرەیە کاگەن بەسەر ئەوە قسە بکە لەسەر ئەوە بەڕاستی هەندێک شتێ زەرور نییە عەزیزانی ئارام ئەحمەد. ئێستا کە گەنجێک لە هەولێر کلێنسێکی مەسعود بازانی عیب و شوورەی بینیوە هەڵی گرتووە کلێنسەکەی کاک مەسعودە بۆ یادگاری هەڵێگرێتەوەنا. کۆمەلگای ئێمە پڕ لە ئینسانی دەبنگ نەکرد لە کۆمەلگای ئێمەیە لە باشوور ئاسی دنیایشە بەڕاستی و کۆمەلگایانە پڕ لە ئینسانی دەبنگ زۆر ئاساییە 4-5 دەبەنگی ئاوایش یا زۆری کە لە کۆمەلگای ئێمە پڕ بێ لە واقع. من پێم وایە زۆرینەی خەڵک ئا بۆ جۆرە بیرەکەنەوە جەهل یەکەیان بۆ کەسێک هەر لەو هەولێرەیە کە کەسێک ئاوا بیرەکاتەوە ئێمە خاوەنی سەدەش عوسمانیشین لە واقع. سەدەش عوسمان ڕەمزی مرۆڤایەتی و ڕەمزی ئینسانیەت و ڕەمزی ئینسان بوونێ لە واقع. لەبەرەوە لە هەولێر ئەمە هەیە سەدەش عوسمانیش هەیە کەواتە ئێمە بە ئەم لایەنیان ببینین کە سەدەش عوسمانە نەک ئەو داما و خەڵکە قوڕ بەسەر و کۆی لەو نەکبەتەکە فڕیان بە شتێکەوە نیە لە خۆیانەوە خەڵکی داما و نەسەر بۆ تیکێنانەوەکە. اینجا تۆسی لەسەر مەلا بەختیار قساکەم پاشان کە لەسەر مەلا بەختیار قسەم ئەچمە سەر بابەتەکە لە بابەتەکە بەداخۆ من هەندێ ناوە بم لەبەرەوەی کۆمەلگیان پڕکۆ لە فەساد و لە بێ ڕەوشتی ئەو پەپولە بوو ئەڵێن پەپولە ئەگەر بێت بۆ کەسێکە و کەسە ئینسانێکی زۆر قۆزە. ئۆکەی چی بکەین داوایە. ئەرێ مەلا بەختیار عەزیزان ماوەیەکە هەزەلیش بووە لە ڕاستیە. جا نازانم سەرەتا ئەبێ پێم بڵێم ژارەکە چی لێ کردی یعنی ئەو ژارەیە کە تۆ 2 ساڵ بەلەست دەرخواردی درابوو ئەمە و کون بوو ئاسا لە ئەڵمانیایەت و خەریکی ئەمریت ئەوە چی لێ هەوە مۆزوع. ئەزانی کاک مەلا بەختیار تۆ کۆمەڵی خەڵکی تر یەکی دیتان گەڕ و گول کرد بەڕاستی. بڕواتە بێ کاکە مەلا بەختیار نیوەی کورد یا نیوەی خەڵکی یەکێتی لە داخی تۆوازی یەکێتی هێنا. ئەوە باشە ڕاستی بزانیت. لێرەوە من ئەمەوەیە نەزەری خۆم لەسەر هەندێشت لە عیلاقە بەو مەئموریەتەی مەلا بەختیار لە 2 تەوەرەیە بۆیە بخەمە ڕوو یا لە 2 بەشتا. یەکەمیان ئەم مەلا بەختیارە
دوو مەئموریەتی پارتی و بنەماڵەی بازانەی لەم ماوەیە جێبەجێ کرد. یەکەمیان وەڵامدانەوە بوو بە کەمال کەرکوچی کە هەر کاک مەسعودی بوو، گوایە کاک مەسعود ژنی عەلی عەسکەری بان کرد بوو، نازانم ئەمەی وتۆ ئەوەی وتووە، یعنی هەمووی ماستەو بوو. پارتی هەم کەمال کەرکوچی هێنابوو بۆ هەڵەوەڕی و مەلابەختیاریشی هاندا بوو بۆ چاودانەوە بە کەمال کەرکوچی. بەڵام مەلابەختیارێک و پارتیەشی دەستی دوو وەڵامی کەمال کەرکوچی ئەدایەوە. بۆیە بەو وەڵامدانەوەیە زۆرترین خزمەتی بە پارتی بە بنەماڵەی بازانی کرد لە واقع. اینجا ئەوەشی نەکبەتیەوابی دەکاتەوە کە کەسێکشێتی نییە خۆی نەبێ یان خۆی تۆخترین یەکشێتیە بەڕاستی لە کاتێکاوان نییە. لە دووهەمیانە دوای مۆزوعەکەی کەمال کەرکوچی ئەوانە ئەوە بوو مەلابەختیان بردە هەولێر. لە کاتێکدا تیڤی ڕوودا و لە سێمانی ئۆفیسی هەیە ئەیتوانی هەر لە سێمانی قسە و باسەکانی خۆی کردایە. ڕەنگە زۆر کەس ئەو شتانە نەزانێ ئازیزان، بەڵام کۆمەڵی قوتابیان لە دوو کولیەوە هێنابوو لە هەولێرا بۆ قسە و باسەکانی مەلابەختیار کە ئەوانەی ئەشنە ناو ئەو دوو کولیەیە کە من پێویست ناکە ناوی کولیەکان بەرم دەبێت بە فیتەری پاراستندا بچنە ئەو دوو کولیەوە. دەناتۆ بۆت نییە بچتە ناو ئەو دوو کولیەوە کە ئەو مەجموعە خەڵکیان هێنابووە ناو قسە و باسەکانی مەلابەختیارەوە. ئەگەریش دیقەتتان نابێ مەلابەختیار لە بەرژەوەندی پارتی وەسوکایەتی زۆری بە یەکێتەکەی خۆی کرد کە ئەلەساس کە لە ڕەشە ڕاوەستاوە. پاشان ناڕاستەوخۆ ڕیکلامێکی زۆر باشی بۆ شاسواری عەولواحید کرد کە ئەویش هەر بە قازانجی پارتی و بنەماڵەی بازانیە. ئەمەشتان پێ بڵێم ئازیزان، چل ڕۆژێک بەر لە ئێستا شاسوار بەنهێنی لە هەولێر مەسوول بازانی بینیوە و نەوعێ لە ڕێککەوتنیان لەگەڵ مەسوول بازانیە هەیە، واتە شاسوار و نەوەی نوێ. پارتی ئەوێ بە هەر جۆرە بێ لە سێمانیە شاسوار ببێتە دەنگی یەکەم. شاسواریش قەولی بە مەسوول بازانی داوە ئەگەر سەرکەوتوو بێ ئەوە ئەچێتە حکوومەتەکەی مەسوول بازانیەوە و بەشداری لەو حکوومەتەیە ئەکا. شاسوار لە ڕێگای دەڵاڵێکەوە کە ئەم دەڵاڵە کۆنە گۆڕانە و ئێستا خەریکی ماڵ و ماڵکردنە بۆ ئەوەی کە پشتیوانی کۆبکاتەوە بۆ خۆی هەتا بتوانێت لە دەڤەری سێمانی تەبعاً دەنگی زۆری نەبەرێ. لە مەسەلەی لە بادینانە کێشە نییە، لە هەولێرا کێشە نییە، لەو منتیقانایە هیچی مۆزوع نییە، گەرنگەوەیە شاسوار لە سێمانی و لەم ناوچەیە دەنگ بێنێت. ئەمە ئەسڵی مەسەلەکە. پارتی وێشێتی خۆیان ئەزانن کە لە دەڤەری سێمانیە دەنگیان نەماوە. ئەم دەڤەرە کۆمەڵێ دەنگی خۆڵەمێشی تێدایە کە زۆرن ئەمانە کە زۆرینەن ئەمانە زۆرینەیان ئەو کەسان کە بایکۆتەکەن لەگەڵ کۆمەڵێک زۆری تری دەنگی ناڕازی دژی پارتی وێشێتی. ئەیانەوێ کەس جگەل لە شاسوار لە ناوچەی سێمانیە هیچ قایمەیەکی نەبێ بە نمونە لە گۆڕانە ناڕازیەکان، لە عوسمانی حاجی مەحموودکان، لە عەبدوڵای ئەوەی ناوی چییە عەبدوڵای مەلانووریەکان، ئەیانەوێ کەس قایمەی نەبێ بۆ ئەوەی شاسوار لە دەڤەری سێمانیە قایمەی هەبێ و بتوانێت زۆرترین دەنگ بەدەست بێنێت. واتە ئەو دەنگە خۆڵەمێشیانەی کە لە دەڤەری سێمانیە هەیە بدرێت بە شاسوار و شازای ئیسفەدە لەو دەنگانە بکات. هەمووتان ئاگاتان لێبوو مەلابەختیار بە جۆرە ریکلامی بۆ شاسوار و سروەی خوشیە کرد کە لە ژیانیە ئەو مەلابەختیارە ئاوا ریکلامی بۆ حیزبەکەی خۆشی نەکردووە کە ئەیوت هەر سێ کەسەکەمان لە ڕانی ئەوانە بەقەدەر سروە دەنگی نەهێناوە. ئەمەیە ریکلامکردنەکەی مەلابەختیار بۆ شاسوار لەسەر داوای پارتی و بنەماڵەی بازانی. بە کورتیەکەی پارتی وێشێتی ئەزانن خەڵکی دەڤەری سێمانی دەنگ نادەن بە پارتی وێشێتی دەیانەوێ بیدەن بە شاسوار. ئەوە ئەمانە بەڕاستی بە قازانجیانە. ئەم قسانەی من دوای هەڵبژاردنەکان و 6 مانگ و ساڵێ دوای ئەوە هەمووتان بیریەکەنەوە کە ئەم ئارام ئەحمەد چۆن ئەم شتانەی بۆیە، چۆن ئارام ئەحمەد ئاوا دەرچی ڕووناکە و چۆن ئاوا ئەم گروپ و دەسە تاقمانە بەڕاستی ئەناسێت. من لێرەوە پەیامێکم هەیە بۆ بەرەی ناڕازی بۆ خەڵک بەڕاستی بە تایبەتی بۆ عوسمانی حاجی مەحموودکان و بۆ عەبدوڵای مەلانووریەکان، بۆ دەیان و سەدان و هەزاران هەڵسوڕاو کە کاتی خۆی لە گۆڕانابوونی سەوازیان هێناوە هەوڵ بدەن هەموویان ئەو جیاوازیانە کە لە بینیان هەیە هەموویان بخەنە ئەولاوە و هەوڵ بدەن لیستێ دروستکەن لە دەڤەری سێمانیە. بەڵام لیستێ بێ کە هەر لە ئێستا واژۆ بکرێ هەتا 8 ساڵ بە هیچ جۆرێ بەشداری لە حکوومەتەکەی یەکێتی و پارتیانەکەن. لە دوای 8 ساڵەکەیش
دراسەی هەلومەرجەکە بکرێ ئەو کاتە بڕیار بدەن بەشدارە بن یا بەشدار نابن یا ڕەنگە زۆر ئاڵوگۆڕی کە بەسەرا بێ کە ئێستا ئینسان ناتوانێت بیر لەوە بکاتەوە کە 8 ساڵی کە لە کۆمەلگای باشوورا چی ڕەوەدات بۆ ئەوەی چی بۆ ئەوەی بەربژیرێ بە ئەجندای پارتی و بنەوەڕی بازانی عزیزانی ئارام ئەحمەد تەواوی کێشەکان خراوەتە ناو دەڤەری سلێمانیەوە شاسوار هەمان ئەجندایە بۆ دەڤەری سلێمانی بڕۆسێری هەموو جۆرە ئیسلامی سیاسیەکان کە لەوەیە لەتیفی سەلەفی لەوەیە مەلا نازام شێخ نەهرۆ لەوەیە فڵان و فیسارەکان لەوێن هەمووی خزاوەتە ئەو شارە و ئەو ناوچەیە و هەولێر و بادینانی ساف بۆتەوە بۆ پارتی و بنەماڵەی بازانی یەک کەس دەمان ناتوانێت لەو منتیقەیە کلک بجوڵێنێ بەڕاستی هەروەکو ئەوە باسیەکەن کە هەولێر و بادینان و ئەمانە بەڕاستی کوردستان نەبن و ئەبێ هەچی جڕوجانەوەر هەیە تەنها و تەنها لە سێمانی کۆبێتەوە بۆ ئەوەی کە لەو ناوچەیە سڵاعەکان ترۆرەکان کوشت و بڕەکان هەموو شتێ هەردەو دەفەرابێ ئەوەش بۆ خۆیان بحەسێنەوە قەسم حیزبەکانە بەڕاستی بڕۆن سێری نزاری بە ئەبرای شاسوار بکەن عزیزان لە بەغا چەندین عیماری فرۆشتووە تازە دەرەکەوێت کە یەک شوقی دروست نەکردووە هەمووشی بە سەوزی فرۆشتووە پارێکەسەر گیرفانیەوە ئەمە واقعی ئەو ناوچەیە بۆیە لێرەوە داوا دەکەم کە ئەو کارە بکرێت پاشانیش وەکووتم مەلا بەختیار لەسەر داوای پارتی و بنەماڵەی بازانی هەم حیزبەکەی خۆی ڕسوا کرد و هەم ڕیکلامێکی زۆر باشی کرد بۆ شاسوار و بۆ نەوەکەی و بۆ سروە عەبدولواحید کە بەڕاستی ئەم بۆ خۆی شەرمەزاریە و ئەمە فرتوفێڵێکە کە مەلا بەختیار ئەیکا بەڕاستی عیبەیەکە بەمانای کەلیمە عزیزان لەمەش بگوزەرێن من بەلامەوە سەیرە خەڵکانێک تا ئێستا لە دوای 33 ساڵ دەسەڵاتی چەتەکانی شاخە خەڵی جۆ لە مەلا بەختیار بگرێت بەڕاستی بەلامەوە زۆر سەیرە عزیزانی بۆیە مەلا بەختیار پێویستە وەکو تاوانبار بدێ بە دادگا نەک لە تیڤیۆکە دابنیشێ پێ بکەن و قاقالێ و قسە بکات و بە شعوری ئەم خەڵکە ڕابێرێت هەمومان ئەو ڕاستی ئەزانین خودی مەلا بەختیارش خۆی ئەزانێت مەلا بەختیار لە 33 ساڵی ڕابردوودا مەسئولە لە هەرچی تاوان دزی خراپەکاری گەندەڵی کە یەکێتی و پارتی کردوێنە بە تایبەتی یەکێتی چونکە مەلا بەختیار هەمیشە خاوەنی پۆسی باڵا بۆ لە یەکێتیە و هەمیشە لەم 2 ساڵە ڕابردوونە بێ دایمە خاوەن بڕیاریش بۆ لە واقع بۆیە مەلا بەختیار 33 ساڵە بڕخوویەشی گەورە بووە لەو دەسەڵات چەتەگەنیا کە لە باشوور کوردستان هەیە ئەگەر هێندەی قورسی پوشێ بەڕاستی ئەم مەلا بەختیار ڕاستی تیا بووە هەیە ئەوە دەبوون لە 15-20 ساڵی ڕابردووە واسی لێکێتی بێنایە و سەر بەخۆ بووایە یا ئیشێکی تری کردایە ئەو کاتە ئەمانون نە بەداخۆ بەڕاستی بۆیە ئەم یەکێتی ئێسا کە ئاوا گەڕ و گول بووە باوەڕکە مەلا بەختیار و هاوڕێکانی بخۆ ئەم یەکێتیان ئاوا گەڕ و گول کردووە لە 6 ساڵی ڕابردووە باش نییە ئەمە ڕاستیە تۆ ئەگەر حیزبەکەت ئەمەندە خراپەوە ئەوەیە بۆ جێگەگتووە لە ئەنجومەنی بەرژەوەندەکانی یەکێتی ئازەخوارێ مەلا بەختیار بۆچی وازە نهێناوە ئەم هەموو ساڵە یانە هیچی ئەو مەسئولەی گەندەڵی بکە ئەخلاقی نییە ئەگەر بەپێی ئەم تەفسیری مەلا بەختیار بێ سەرەتا خۆت دوایی دەوروبەرەکەت هاوڕێکان لە ناوی یەکێتیە لە سەرانی یەکێتیە هەموو ئەوانە بێ ئەخلاقن بەڕاستی ئەگەر پێی ئەم تەفسیری خۆت بێت چکە خۆ دواڵێ چونکە هەموو کورد ئەزانێ کە لە تۆ هەتا هەموو ڕەفیقە کۆن و تازەکانێ لە کوردستانە گەندەڵ بەڕاستی بەمانای کەلیمە گەندەڵ پاشان تۆ هەمیشە بە باڵای بە باڵای هینە هەڵەدەی نێچیرەڤان بازانی هەڵەدەی عزیزان لە باشووری کوردستانە دزی نێچیرەڤان بازانی داهێنا یەکەم جا سەدی بێخمەی دزین ئەو کابرایە نێچیرەڤان بازانی کەچی تۆ خۆ بە قوتابی نێچیرەڤان بازانی ئەزانیت دایمە ماسایی بووەکەی کەواتە نێچیرەڤان بازانی لوتکەی بێخلاقیە چونکە نۆشاسەڤان نەک هینە عەفوو نێچیرەڤان بازانی نەکرد گەندەڵە بەڵکو بەمانای کەلیمە دزە جەردەیەوە بەڕاستیش مافیەیە کەچی تۆ ماسایی بووەکەیت مەگەر نێچیر دز نییە نێچیر گەندەڵ نییە بەڕاستی ها کەواتە بە تەفسیرەکەی تۆ ئەویش بێ ئەخلاق باش نییە پاشان من بە مەلا بەختیار ئەڵێم ئەم قسەم 15 ساڵ بەرسە لە پاتاکە کردووە ئەگەر ئەمانە بێ ئەخلاقن تۆ چیکەی هەموو بێ ئەخلاقیە مەلا بەختیار بەڕاستی تۆ چیەکەی لەناو ئەموو بێ ئەخلاقیە حتى ئەمە بە قەولەکەی خۆت ئەگەنام نەق نییە بۆ قەزیەوە بە قەولەکەی خۆت بەڕاستی پاشان ئەڵێ قاسمی سلێمانی بە پارتی وێشێتی گوت ڕیفراندۆم مەکەن وعدتان ئەدێنێ هەتا حەمرین بۆ ئەوە بێ بە کەرکووکیشەوە ئەی بۆ ڕیفراندۆمتان کرد ڕەنگە بڵێن وەڵا پارتی بنەماڵەی بازانی کردی
ئەزانم سەری مارەکە مەسعود بارزانی بوو بەڵام هەمووتان دوای نەکەوتن هەمووتان دەنگتان نەدا بە ڕیفراندۆمەکەی مەسعود بارزانی لە مەنعەبەکە هەمووتان کۆ نەبوونەوە مەسعود بارزانی نەها بۆ دەباشن بۆ لای هێرۆ بەجلی زەردەوە ئێشە ڕسمەکانی ماوە لە مەنعەبەکەیە چەقوتان لێ نەیە بۆ ڕیفراندۆم عومەر ئیسای عەلی و هەموو سەرانی گۆڕان و جوفار نەهاتن بۆ دەنگدان بە ڕیفراندۆمەکە لە ڕیفراندۆمە تەنها مەسعود بارزانی بنەماڵی بارزانی تاوانبار نین هەمووتان بۆ لەگەڵ ئەو شەپۆلەیە ڕۆشتن دەنگتاندا بە مۆزوعەکان ئەمە واقعە لە ڕاستیە بۆیە پێویستە وەکو تۆلستۆی ئەڵێ ڕێز لە بۆچوونی گەمژەکان بگرین چونکە ئەوانە زۆرینن هەر بەڕاستی مەلا بەختیارەکان وەکو کۆمەڵی خەڵکی گەمژە لە باشووری کوردستانە بەڕاستی زۆرینن ئەمە ڕاستیە هەمووتان دەنگتاندا بە ڕیفراندۆمەکەی مەسعود بارزانی دەفشە چیکن کاکەش وەڵا کە عومەرم بینی مەسەی بە گۆچانەکەی و ئاوات و دەنگیا بە ڕیفراندۆمەکەی دەنگیاوتی بۆ سەر بەخۆی و نەزانچی واقع کەواتە مەلا بەختیار ئەمە بوو کە ویستی پەیامەکەی خۆی بگەێنێ لە ڕووداوەوە بەگوێی خەڵکیە تەواو اینجا ئەچمە سەر کۆمەڵێ بابەتی تر ئازیزانی ئارام ئەحمەد ئەوە شان دابن بچن سەر و چا بێن بچن سەر و کۆفی بێن ئەوەی کە ئەخواتەوە هەیشە ئەخواتەوە دانیشە بڕۆ ڕێک مەزەکە بێنە و لی دانیشە کاکە مەزەکە بێنە دانیشە ئارام ئەحمەد قسە بۆکە حەق نەبێت ئەرەوەڵە لێرەوە یاریەکە گەمەکە خۆشەوێت ئەگەر ڕەبی عافێتی بەڕەوە یەخوا عافێتی بێت ئەرەوەڵە قەزای تۆ کەوێ لە سەرانی پارتی وێشیتی تۆن سەرۆک بووە بە قەشمەرجا لەم کوردستانە کورە و کۆمەڵگەی باشوورە زۆر مهمە عەزیزان هەر کەس هەڵەسێ سەرۆکە ئەرەوەڵە سەرۆک مەسعود بارزانی سەرۆک نێچیر و سەرۆک مەسرور و سەرۆک کەمال کەرکوشی و سەرۆک لاهور و سەرۆک پاڤڵ و سەرۆک حەمەی حاجی مەحموو سەرۆک کەیتر شاسوار و سەرۆک نازانم حەمەقڕیل و سەرۆک نازانم کەیتر بەخوا زۆر هەیە فازل میرانی و هاتیەوە کۆمەڵگایە پڕە لە سەرۆک بەڕاستی پڕە لە مەزد پڕە لە سەرۆک و کۆمەڵگایە هیچیشی هیچ نییە اینجا عەزیزان ئەچمە سەر مەسائیلی هونەرمەند قەڵەم فرۆش مێدیاکار چۆن ئەمانە هونەریان لە باشووری کوردستان ئەدەبیان کرد بەپەن بەڕاستی تەبەن لە ژێر هەیمەنەی پیاوە کێویەکانی شاخە چەند جار باسم کردەوە کە لە دوای 92ەکەوە قوربانی ئێوە لە دوای 92ەکەوە هەتا ئێستا کە 3 ساڵەکە نەتوانراوە دەقێکی ئەدەبی جوان دەقێکی هونەری جوان دەقێکی شێوەکاری جوان لە باشووری کوردستان بەرهەم بێت ئەگەر مقیاسی کەین بە پێش ڕاپەڕین هێشتا پێش ڕاپەڕین دەقەکان جوانتر و داهێنان جوانتر بوو لە باشووری کوردستانە بەڵام 33 ساڵە ئێمە توانیمانە ببین بە خاوەنی کام ئافراندن لە دوای ڕاپەڕینەوە یان چیمان داهێناوە چۆنێکێتی و پاتی و هەمووشیان کرد لە گاڵتەجار لە کۆمەڵگەی باشووری کوردستانە فەسادی و بێڕەوشتی لە گۆرانیەوە هەتاوەکو سیاست لە هەموو ژانرەکانی ئەدەب میدیاکان هەتا هەموو شتەکان تیڤیەکان پەیجەکان سۆشیال میدیا ماڵپەڕەکان باشە ئێمە بن بە ئێوە ئەڵێم ئەم فاسدانە بۆچی ئەم کۆمەڵگایان بەسەرخان و ژێرخانی کۆمەڵگاوە سەرۆ ژوور کرد و بۆچی هەموو شتێکیان ناشین و نابود کرد خۆشەویستانی من بۆچی ئەو شتانەی کە بۆ کیژۆڵە جوان جوانەکانە کرێ بەڵام بۆ ئەو هەموو پیا و گۆرانی بێژ و هونەرمەندە ناکرێت لە بیرتانی لە سەردەمی کۆرۆنایە هونەرمەندە دەنخۆشەکە مرد 3 کەس لای بوو لەسەر گۆڕەکەی بیرتانە ئەتا چاوشین مرد 20 کەسی بەدەورەوە بوو ها ئەزان ئێسا تەنیا عەرەب لە هەولێرە حاڵی چۆنە زەحمەت نەبێ هونەرمەندە کۆمیدیەکانی وەکو شەموو ئەمانە بزان حاڵی ئابوور و ژیانیان چۆنە بزان کەریم کابانی ڕەحمەتی چۆن دراوسەی ماڵی باوکی من بوو لە گەڕێکی شێخان لە دوو ژووری قوڕینەیە بوو هەتاوەکو مرد ها ئەمەیە ئەوانەی کە بەڕاستی هونەرمەند بوون کە بەڕاستی داهێنەر بوون لە بیرم ناچێتەوە کە حەمەی نێرگس لە کۆتاییەکانی تەمەنیا کە خەڵکی شارەکە بوو لە سێمانی ماڵەکەی خستووە سەر عەرەبانەیەک چونکە ژوورێک نەبوو کە ئەشیاکانی تیادا بنێ هەمومان بیرمانە کە سەلاح بەڕابەس بە چه حاڵێکەوە مرد چۆن چوو بەلای مەقابەلایەکەی من هیچم ناوێ هیچ کەسێ نەئەچوو بەلایە هەژاری جەرگی بڕی هەژاری بەدبەختی کرد هەژاری لە ناوی برد ئەی کوا زیاد ئەسعەد لە سوید و لە ئەوروپا و ئەمانە چێ حاڵی ئەزانێ
بەرهەم حەسەنەکان کە لە ئەوروپا و بەریتانیا ئەمان نازانم لە کام شاران چیان بەسەر ها زەحمەت نەبێ ئام هەموو هونەرمەندە یەکیە کە بەڕاستی هونەرمەند بوون بۆچی هەموو ئەمانە خرانە ئەولاوە و ئەم تیڤی و رادیۆ و کۆمەڵگا و ماڵپەڕ و ئەمانە کرایەوە بۆ کۆمەڵێ پیا و ژنی بی ئەخلاق و بێڕەوشت تەنها لەبەرەوەی بتوانن شەوی سووری سەرانی پارتیوێژێتی گەرمکەن بۆ سێکس و بۆ ڕابواردن و بۆ ئەم شتانە کوان دەیان و سەدان هونەرمەندی و نووسەری ئینسانی پاک و شەریف هەموویان لە برسا لە بێکەسیە لە سوچشی ئەم دنیاە یا دانیشتون یا سەریان نایە و کۆتاییان هاتە ڕاستی بۆیە تەواوی دنیای سیاسی ئێمە تەواوی دنیای ئەدەبی و هونەری ئێمە ڕسوا کراوە بەدەستی کۆمەڵێک سۆزانی لە شرۆش کە ناویان لە خۆیان ناوە هونەرمەند یان کۆمەڵێ پیاوی بەڕاستی ماستاوشی و سەماکەری بە دەرگای سەرانی پارتیوێژێتی ئەمانە ئیش و کاریان تەنها بووە بۆی کە ژووری نووسنی مەسوولەکان پڕ بکەن لە سێکس باشە بەس بۆ ئەوەی لە شاشەکانەوە ئێواران دەرکەون و خۆیان با بدەن ئادەی کامە هونەرەکەتان کامە ئەدەبەکەتان بۆ ئەمانە باشین ڤێلا باشین ئۆتۆمبیل و پارەی مۆڵ هەیە بۆ هەر ئەمووەمانە بەڵام بۆ هونەر ڕاستەقینەکە نییە لەوە ئەڵێ بە کچە هونەرمەندەکە ئەگەر لەگەڵما ئەخەوی لە خزمەتان لەگەڵما ناخەوی بڕۆ خۆ حافیزی بێ جا تۆ بۆ خۆ هەر هونەرمەندیش بە بەڕاستی باشە منطقی تیانە سیاسیە بێڕەوشتەکان ئەم کۆمەڵگایان تەسیمی ئەوانە کردووە کە وەکو خۆیان بێڕەوشتن بەڕاستی ئەبێ هەموو ئەو کشوشنانە هەموو ئەو پیاوانەی کە ئێسا ئیش لە مێدیا و لە نازام چی یەکێتی و پارتیاکەن ئەو دەسانەی ئارام ئەحمە ماشکەن کردوون بە ڕەفیقی سۆزانی چونکە من دڵنیام لەوە سۆزانیەکان ڕەخنەم لێ ئەگرن ئەڵێن ئارام ئەحمە تۆ چۆن ئێمەکەی بە ڕەفیقی ئەوانە بەڕاستی ئەڵێ زۆر عیبە تۆ ئێمە ئەخەیتە ڕیزی ئەو ئینسانە نیشتیمان فرۆش و جاهیل و ئینسان فرۆشانە لە باشووری کوردستانە ئاخر بۆ لەبەرەوەی کە سۆزانی حورمەتی خۆی هەیە ئەوان بۆ پارە تەنها جسمیان ئەفرۆشن بەڵام ئەمانەی لە باشووری کوردستانە نیشتیمان ئەفرۆشن ئەخلاق ئەفرۆشن وڵات ئەفرۆشن ئینسان ئەفرۆشن مناڵ ئەفرۆشن هەموو شتی ئەفرۆشن ئەمانە لاژنیە ئەوەیە ڤێلا و شۆقا جی کلاس و جوانکاری قنبادان و سمت بەسکردنەوە خۆ دەرخستن هیچیان پێ نییە تەنها بۆ سوکردنی ئەدەب و هونەر و گۆرانی و ئەلەم بابەتانێ بۆیە پێچێ پارتیوێژێتی بەدەستی ئەنقەست چۆن نیشتیمان پەروەری کورتپەروەری سیاست و حیزبایەتی و پەرلەمان و دەوڵەتاریان ڕسوا کردووە ئەدەب و هونەر و خزمایەتی و برایەتی و دۆسایەتی و فڵان و فیزان هەموو ئەمانیان سوک و سەلیم کردووە بەڕاستی ئەوەیە پێشبینیمان چۆن سەرێکی حیزبە ئیسلامیەکانێکی پارتی بۆ هاکان فیدان بە چۆکە هاتبوون چۆن سەلاحەت بەهادین و عیرفانی مەلاعەلی و ئەمانە چیان نەکرد ئەمەیە سیاسەکانی باشووری کوردستان لە کاتێکە هەمووتان ئەبێ بزانن کە تورکیا تەنها بە فیلتەری هەواڵگریە پەیوەندی لەگەڵ حیزبە سیاسەکانە قبوڵەکە ئەینا قەت قبوڵی ناکە وەڕاستی خۆ من لە خۆمەوە نەموتووە پارتیوێژێتی ئۆپۆزیسیۆنیان نییە ئەمانە هەزار قات خراپترن لە پارتیوێژێتی بەرحەڵ وەیە یەکێتی و پارتی بە بەرنامە هیچ شتێکیان نییە شوازن من کە قسە باسەکانی خۆمەکەم تێش ئەکۆشم حتا لە پێنەوەی سۆزانیەکانە چونکە ئەزانم ئەوانە بۆ پارە و بۆ ئاوادانکردنەوەی ژووری نووسنی پیاوە چڵکنەکان باشووری کوردستانە ئەوان بەخۆیان هێناوە من دەزانم کە سۆزانەکانیش قوربانین لە ڕاستیە بەڵام ئەمانە لە سۆزانەکانیش خراپتر هەموو شتێکیان سوو کردو لە واقع ئازیزانی ئارام ئەحمەد ئێستا کۆمەڵە ناوشتان بوو بەم ها پەنە مەکەن جارێ خۆشەویستی و ئەمینداری حتا پەیوەندی سێکسی لە بینی ژن و پیاوە حورمەتی خۆی هەیە ئەمە نابێت بێ حورمەت بکرێ بەمانای کەلیمە ژووری نووسنیش بەمانای کەلیمە قیمەتی خۆی هەیە بەڵام سەرانی پارتیوێژێتی دەوڵەمەنە هەڵتۆقیوە دزەکان کۆمەڵگەیان ئاوا لێ کردووە کە ئێسایی بینیت ناژنیە وەکو چۆن لە شاخە ئەوەی ژنەکەی جوان بۆیە ئەیان کوش لە شای شار وایە من ناموێ ناوی کەس بەرم لەم خاڵەیانە زەلام ئەزانم لە شەڕی داعش و ئەوانەیە جەماعەتی یەکێتی لە دواوە کوشتویانە لەبەر خاتی ژن و کچەکەی هەر لەگەڵ شەیدش کراوە دوای ئەوە کچ و ژنەکەی دەرگا کرایەوە بۆ مەسیدەکە بۆیە لای ئەمانە نە ژن نە پیاو نە شەهید نە قوربانی نە ئەدیب نە شاعیر نە هونەرمەند یەک زەڕە نرخیان نییە تەنها ئەبێ زۆرنای ئەم پیاوە پوشانە بی ئەو سابتوانی بژیت زۆر جاران کە بە کۆمێدی باسی هەندێک شتەکەم ئازیزان
بڕواتە بێ خۆی حەقی گریانە لە واقع بەڵام من بەم شێوەیە دەری ئەبڕم 33 ساڵە فەزادی و بێڕەوشتی ئەمانە ئەیکەنە مەدالیا ئەیەن لە یەخێ ئەمە ئەو معقول نییە ئازیزان لە دەڤەری ڕانیە یەک پارچە زەویان داوە بە یەک ژن تەنها بۆ یەک شەو سێکس ئەگەر ئەم پارچە زەویە بەلاشە نییە چۆ ئەم سێکسە چییە تۆ بۆ شەوێ ئەچی پارچەی زەوی ئەی بە ئافەتێ بۆ سێکس پیاوەکان ئەشە لای ئەم مەسول و ئەو مەسول کەس ئیشیان نایەتی یا ئەم بەڕێوەبەر ئەو بەڕێوەبەر بەڵام کە ژنەکان ئەچن بە مەرجێ ژنەکە ڕازی بێ شەوێ لەگەڵیان بخەوێ فەرموو دادەجیان لە خزمەتان جا لە ئەوە پێشە لە براژن یا پێڵێ کوکو خوشکم وای وەرە زەحمەت نەبێ ئەوە درۆژەکە لەکوێ دنیای هەیە ژن تەنها بۆ ئەوی بڕوا کارکە بۆ ئەوی دابمەزرێ دەبێت سێکس لەگەڵ ئەم دەرپێ ڕزیوانەیە بکات لەکوێ دنیای هەشتی وایە ئاسانیانە محمەد ئەگەنا کاری دەست ناکەوێت بڕۆن سێری تەواوی کچانی سەر شاشەکان بکەن هەمویان ئەبێ جوان بن دەنا بۆیان نییە دابمەزرێن حتا لە پێیجێکی شاکان بکەن بڕۆ سێری هەموو ئەو کشانە بکەن کەمایشیان پێەیە بۆ ماڵپەڕ و پەیجەکان و کۆمپانیەکان و تیڤەکان و ئەمانە کارەکەن دەبێ هەمویان جوان بن چونکە لە پشت هەموو ئەمانەوە سێکس ڕاوەستاوە کەم تاسۆن کە ئەڵێم هەمویان ببورن چونکە ڕاستەکەم بەڵێ هەمویان تا دواتنۆکیان بەڕاستی مەگە بەسەڵفە دانێکی تاڵگەیش بێ ڕاکە بەرگە ناگرێ یا بێ بڕوا یا بێ شتێکی ناتوانێت بمێنێتەوە ساڵ و 2 ساڵ و ئەوانە خۆی نەدۆڕێنێ شتیوان نییە ئەوەیە یەک شیشیان بڵێ وانە دەڵێم بۆ لای چی ئەچێ بۆ کام شوقێشە زەحمە نەبێ یا بۆ کام باخەچێت ئەها کوشتنی باخەکان چەند زۆر بووە ئێوە کە میدیاکارن ئیلا لە جێگەیەکەوە بەکارتان هێنن ئەگەرنا جێگەتان نابێتەوە من نامێت ناوی کەس بڵێم ژن هەیە هەمووتان ئەیناسن کە ئاوا سەدان جار ئێوە گوێتان لێ بووە شەوانە دەبێت بڕواتە فڵانە شوقە بۆ لای فڵانە مەسئول ئەگەر ناتوانێت ئەو مایکەی پێ بێت بە کچێکیانم وت لەم ماوە پێشوەیە وتم باشە بۆچی ئەچنە لای ئەو پیرانە جۆڵە تەنها لەبەرەوەی کە پیرەکان پارەی زۆرترێن وەکو شێخ جعفەر و وەکو ئیتر کۆمەڵێک ئەو با ناو نەبەم وەکو ئەوانەی کە تەمەنیان هەیە ئەڵێ ئەوانە پارەی زۆرێن شوانە دەفتەرێک هەیە پێش 1000 دۆلارەیە خوارێ بڕێخوابێت ئەوەیە سێکس بە پارە یە لەو سێکسە سەردەمی نیاندەرتالە باشە هەمووشان ئەبێ بزان کە سێکس بە پارە ئەوە هەست و شعوری دیانێ بۆ ئەگەدەیتە پیاو بێ بە پارە سێکس ناکەوە ڕاستی چونکە بۆ لەبەرەوەی کە هەر سێکسێ هەست و خۆشەویستی و شعوری تیانە بوو ئەوە سوکێتی ئەوە سێکس نییە بەڕاستی کەرێکی شابی گەروایە تەواو وەکو چۆن سەرانێکێتی کاتێکەوە لە شاخە لەگەڵ قەلایان کرد لەگەڵ قەلە باشکەیان کرد لەگەڵ مریشکایان کرد لەگەڵ نازانکوورە لەگەڵ چەقەڵایان کرد لەگەڵ کەرایان کرد سەرانێکێتی و پارتی لەبەرەوە ئێسش ئابۆش ئەوە حاڵەکەیان یان گروپێک ئەناسم کە لە ئەوروپاوە چوونەتەوە بۆ سلێمانی ئازیزانی ڕەحمەتی یان بۆ هەولێر چوونەتەوە یەکەم کاریان کە ڕۆیشتوون جارێ وتوانە بڕۆن خۆتان جوانکە یەکسەر چوون بۆ لای باشین دکتۆر لەوێ ئەم دەموچاویان هەمی گۆڕیوە ئەم سن و بەرۆک و ورگیان گۆڕیوە ئەو نازانم سمت و سێبەنان هەر هەمی گۆڕیوە وتوانە هەتاوانەکە نابێت دەبێت جوان بیر بەڕاستی تۆ ئەی چۆن شەوانە بۆ ئاخ و داخ و یاپراخ ڕۆژانەیش بۆ سەر تیڤیەکان بخۆتان قسەی خۆشکەن و ئەوەم بابەتانە ئەمەیە حاڵەکە باش نییە هەتا لای مێردەکانیشیان بوون باش نییە هەر هەمویان چڵکن ڕەنگە بە هەفتە خۆیان پشوایە یا ئێستا لەوێن بۆ پارە ئاوانێکش کە لە ئەوروپا چیکە لە ئەوروپا بەکرێکاریەکە کاکیژە ئەبێت لە ئەوروپا کرێکاریکە بەڵام لەوێ کرێکاری ناکە لێ شەوکاریەکەت نەفرەت لەو ژیانە بێ کە ئینسان هەمووشی خۆی دڕۆنێ تەنها لە پێناوی پارەیە نەفرەتی لێبێ هەر ئەوەشە کە لەم کوردستانەیە کە باشووری کوردستانی خۆمانە ئەوەندە متمانە نەماوە ئازانیانە محەممەد لە لایفی پێشوا باسی شانازەکەم کرد شانازی ئێستا و لۆکەی کۆن باش نییە من هیچ قەسم بێڕێزی نەبوو لای قەدا بۆچی چونکە ئەوانە خۆیان ڕێزیان بۆ خۆیان نێشتۆتەوە ئیلاخی بەسەر ئارام ئەحمەدەوە نییە بەڕاست ئینسانی ئەگەر بەڕێز بێ هیچ هێزێک لەم دنیایە ناتوانێت ئەم ئینسانە بێڕێزکە بەڵام ئەمانە خۆیان بێڕێزن باش نییە چونکە بۆ لەبەرەوەی ئەمانە ئەم ژنانە بۆ پارە بۆ خۆ دەرخستن بۆ قنبان و ئەلم بابەتانە چۆتە ناو ئەم گەلە گورگەوە کە لە باشووری کوردستانن چۆتە لای هەتیوەکەی سیروان مامس سیروان بازانی کەی و ڕاکردنیش هەر دەبی خۆی بۆ هێڵی لۆف و ئەمیش بۆ کوڕەکەی ئەمەیە کێشەکە
باسەکە باسی هونەر نیە ڕاستیە حتا باسەکە ژیانی شخصیش نییە ئازەر یارە محمد ژیانی شخصی جیاوازە من هیچ کاتێ تەداخل ناکەم لە ژیانی شخصی هیچ کەسێکە لە واقعە ژن و پیاوێک چ و کوڕێکە حەزەیەکە کە یەکیان خۆشەوێ ئەڕۆن بۆ لای ئەمە مشکلەی من نییە ئەمە جیاوازە بەڵام ئەمە بە ناوی هونەرەوە بە ناوی بە سامانی ئەمیلەتەوە کە پارەی ئێمە دزراوە ئەمانە شاهان لەسەری ئەژین ئەمەیە کێشەکە کە قابل قبوڵ نییە بەڕاستی کاتێ ژنێ گۆشتی گیانی خۆی وەکو گۆشتی خێر ئەبەخشێ بەستەمکارەکان ئیتر خۆی تاوانبارە خۆی بازرگانە بەڕاستی باسکردنی ئەمە ڕەوایە ئەمە تەداخلکردن نییە لە ژیانی شخصی ئەو ئینسانەیە بەڕاستی چونکە ئەمە کەسایەتی خۆی تلۆری کردووە خۆی و هونەرەکەی لە واقع هەڕاش کردووە منطقی تیان نییە 33 ساڵە ئەم دەسەڵاتە چەتەیەکە نەک وڵات و نەک خێزان و نەک ئەخلاق و نەک ئەدەب و نەک هونەر و نەک مێژوو نەک شەهید و نەک قوربانیەکان و ئەرز و ئاسمان ئەمانە فرۆشتیانە بەڵام ئەم ژن و پیاوە خۆفرۆشانە ئەم بەناو هونەرمەندانە ئەم بەناو نووسەر و شاعیرانە باشێ بەس خەریکی شەوە سێکس و ئارەخواردنەوە و ڕابواردن یەک بەشەیان چرکەی لێوە نایە باش نییە هەر هەمویان نۆکەرایەتیەکەن بۆ ئەم ستەمکارانە بەڕاستی بۆیە ئەمانە داهۆڵن داهۆڵی بەتاڵ بەمانەی کەلیمە پارتی وێشێتی سەرانیان کۆمەڵێک کلاشی تۆپیون ئەمانش بوونەتە داڵەکەرخۆرە لە واقع ئەمانە هەمووی داڵەکەرخۆرن بۆیە وەکو شێخ ڕەزا دائەنیشم تاک بە تاک ناویان نەهێنم و حیایان دەبن بەڕاستی من ئەوەی پیاژی بێ ئیژنیم دانیشم کاتی خۆم بکوژم بە فڵانە ژن و کچ و ئەوانە مشکلی خۆیانە بەڵام ئەم مۆزوعیتر بەڕاستی تەواو جیاوازە ئەم وڵاتە تاڵانەکرێت 33 ساڵە ئەمانە هەر ئەخۆن و ئەلەوەڕێن کوردستان هەمووی بست بە بزە فرۆشراوە ئەمانە بە ناوی هونەرە بەس دانسەکەن و سەماعەکەن و سێکسەکەن باش نییە ئەوەیە لە کاتێکە وەکو لایڤی پێشواوتم هونەرمەند ئەبێ هونەری خەڵک بێ بەڕاستی شاعیر ئەبێ لە خزمەتی خەڵکا بێت ئەم ئەوروپایە کە ئەیبینی هونەرمەندەکەی شاعیرەکەی زاناکەی فەیلسوفەکەی مفەکیرەکەی گۆڕیوێتی بەڵام ئەمانەی ئێمە هەر خوێڕێ بن لە ڕاستیە کاکە ئەمە کارەساتەکەی بەدەنگ دەدامە ئارام ئەحمەد لەناو ئەم مۆبایلەیە بەدەنگ دەدام بە گۆڕێ و حاجی عەلی لە سێمانی هەڵسن چیەکەن پەیوەندی لەگەڵ ژنێکا دروست دەکات کێژ نردویانە دژە ترۆری یەکێتی نردویانە دەنگی دژە تۆرەکەم لەلایە بەڕاست دەنگەکەیم لەلایە لە مۆبایلەکە هەستاوە ئەم کوڕە ڕۆیشتووە لەگەڵ ژنێکا پێوەندی دروست کردووە ژنەکە پۆستێکی مێردەکەی پۆستێکی باڵای هەیە لە یەکێ لە شارەکان سلێمانی هەولێر کەرکوو هەڵەبجە فڵان باسی ناکەم با بەتەواتی هین نەبێت هەتا ئەم عیلاقەیە گەشتە سێکس یعنی مێردەکەی پۆستێکی باڵای هەیە ناوێشێتیە عیلاقە گەشتە مەسایلی سێکسی زانیاریەکان دەستی هەواڵگری یەکێتی دەکەوێت ئاخەچکە خۆیان بۆیان نردوو دواتر کوڕەکە بانگەکە عەلەساس ئیجاعاتی لەگەڵاکە لێپچنەوەی لەگەڵاکە ئەویش هەموو پەیوەندیەکەی خۆی لەگەڵ ئەم ژنە باسەکە دواتر بەرپرسە هەواڵگریەکە کە ناوەکەی ملایە پەیوەندی بەژنەکەەوە ئەکات و پێی ئەڵێ ئەوە جەنابەت کەسێکی پاراستن لێت نزیک بۆتەوە و زانیاری و بەڵگەی تەواو هەیە و حیای ئێوەیەکێتیش ئەچێت و ئەمە قابلی قبوڵ نیە و ئەبێت چارەسەریکەین و ئەم بابەتانە سەرەتا ژنەکە حاشای لێەکە دواتر دانی پێ ئەنێ کە بەڵام عیلاقەت هەبووە پێی ئەڵێن ئێمە کێشەکەت بۆ چارەسەرەکەین و هەرگیز ناهێڵین هیچ شتێک لەسەرتان بکەوێ توی دەستکراوە بە بۆ هاوکاری و ئەم بابەتانە 15,000 دلار لەو ژنە وەرگرتووە ئازانی ئارام ئەحمەد تەنها خۆشیان کەمینەکەیان بۆ داناوە هەمووشان مێردەکەی ئەناسن 3300 کە لایڤەکەم هەیە بە 3300 قورئان هەمووتان هاوسەرەکەی ئەناسن و ناوتان بیستەوە ڕسمی ژنەکەشم لێلایە تو شەرەب ئەمە ئەخلاقە توش ئەمە حیزبایەتیە کاکە تو شەرەب ئەمە ڕەفاقەتە بەڕاستی ئەمە مرۆڤایەتیە لەکوێی دنیا ئەمە ڕۆیات لە کاتێکە ئاسایش و پۆلیس و فڵانسە ئەبێ کەرامەتی خەڵک بپارێزێ ئەبێ ئابڕووی خەڵک بپارێزێ بەڵام ئەو خۆیت ئابڕووی خەڵک ئەبا بەڕاستی دانێکی تر هەیە سەرکردایەتیەکێتی عەزیزان بەدەنگ ئەوشم لەلایە خەڵک ئەنێرێ بۆ لای ژن و کچەکەی باش نییە ئەڵێ ئەبێ ئێمە پێوەندی دروستکەین بۆ ئەوی هەمیشە لە بەدەستی خۆمان نابێت و ئەوە ناوەکەی بڵێم کە چی کاکە بڵێم چی کە ناوەکەی ئەو چیتان پێک دەکە ناوەکەی بڵێم کاکەجە
لەگەڵ ئەم ژنێ و لەگەڵ ئەم کشێشیە پەیوەندیەکە دروست کراوە بە دەنگ لای من هەیە کاکە جەماعەتی یەکێتی نوێنەرتان بێ بۆ لای ئارام ئەحمەد بۆ هۆڵەندا کاکە ئەگەر ڕاستم نەکرد پیاو نیم ئەگەر دەنگەکەم بۆ لێنیان ئەوە من مەرد نیم شیری سەگم خواردووە بە دێژای هەمووشیان تۆ هەساون لەگەڵ ژنەکەیە لەگە کشەکەیشیا پەیوەندیان دروست کردووە سێکسیان کردووە وێنەیان لێگرتوون ئەڵێ بۆ ئەوەی کە باوکی ئەم کچە یا هاوسەری ئەم ژنە بۆی هەلە بەدەستی خۆمان نابێ ئەو کەسەی سەکدارێتیە هەمووتان ئیناسن و ئێسایش هەڵەوەترین کەسی ناوێکێتی بۆ شارەزایت با خۆی پەیوەندی بکە بە ناو بەژمان تەلەفۆن من بۆ یانێرم بزانام ئەتوانێت ئیجاهاتکەن نا چکە پیاونین ئێوە بەڕاستی پیاونین دەستگای پاراستن و بنەماڵەی بازانی طبعا بنەماڵەی بازانی لە ساواکەوە بۆیان ماوەتەوە بنەماڵەی بازانی گوندی لوبنانی داناوە لە هەولێرا بووە بە کانگای فەساد و بێڕەوشتی یەک مەسئولی پارتی نییە لە ناو پاراستنە چ مێردەکە خۆی یا ژنەکەی یا کچی فلیمی سێکسیان نەبێت باشە لە سەری سەرانە هەتا خواری خوارەوە هەموو ئەمانە ئاوا ڕاگیراون لە لای پارتی و بنەماڵەی بازانی هەمویان ئەمانیانەیە هەموو پارتیەکان سواریەکە من شەو ڕۆژ ئازانی ئارام ئەحمەد وڵێ قەومی لوت سەرکردەی پارتی نییە کە ڤیدۆی سێکسی نەبێ لە لای دەستگای پاراستن کە دە ساواک و لەمانەوە بۆیان ماوەتەوە جا هیچ ژنیان کچیان بەوتە یەکێتیش لە پاراستن لە پارتیۆ فێر بوو ئەوە شاسواریش لە یەکێتیەوە فێر بووە بنبوون خۆ بۆم جێڕانەوە ئەندام پەرلەمانێکی نەوەی نوێ کە ئێستا وازی لە شاسوار هێناوە ئەندام پەرلەمانی هەولێر بوو ڕۆژێ تەلەفۆنەکە بۆ ئاسایشی سیستێمانی من زابتەکە بۆ تەلەفۆنی بۆ کرد ئەڵێ واللهی گومانم نوژی نووسم هەیە بەشکم بیت سێریشی کەن کە ئاسایش ئەچێ بۆ ماڵەکە ئەو شقەی کە شاسواریایەتی بەم ئەندام پەرلەمانە کە لە ژووی نووسەکە سێ دەکەن کامەری تێ وەڵا ئەمیش وەساوە جامنۆکە نوکتەش باسم کرد ئەندام پەرلەمانەکە کە کامێرەکە دەرهێن ئەڵێ ئادی بمەرێکە ئەوە دێکە ئەوەی کاتۆ میمۆریەکەی ئێستا قوتیە کە ڕەنگەشتی سێکسی تاکرد بێ بۆ لە ژوورەکەی کاک میمۆریەکەی قوتەیە داماوە بۆ ئەوەی کە بەدەستی کەس نەکەوێت ئەمێ واقعەکە دوای واز لە شاسوار هێنا تا ئەم هەر ئەندام پەرلەمان و تاوەکو ئەم ماوەیە کە ئێستا پەرلەمان هەڵبەشاوەتەوە باش نییە لەناو ئەمانەیە عەزیزان سەخیفترین سێکسەکە دەستی بۆ ئەبن بۆ ئەوی بەرامبەرەکانی پێ بشکێن بیر لە حاڵ لە ئارام ئەحمەد نەکەنەوە قەسەم بەخوا 50 فیلمی ڕوتم بەقن ڕوتی بڵاو بێتەوە من بێدەنگ نابم با باش بیزانن بەهۆ من بێدەنگ نابم نەشن ژن بنیان و کژمێڵەخە ئارام ئەحمەد بۆی ڤیدۆیکەن و ڕسمە ڤیدۆ بڵاوکەنەوە ئەوە لای ئارام ئەحمەد ناخوا دوای پێ بڵێن ئارام ئەحمەد ئەوە فیلمی ڕوتی لامانە قسە نەکەی بەخوا هەر قساکە بەخوا بڵاویشکن هەر قساکە ئەباش بیزان نەکەن بینێرن ژنتان کشتان شی جوانجانە بنێرن ها زۆرتانە دەستی ئێوە ئەو بێشەرەفی بێقیمەتی منە پیاکی هین نیم دانیشم تەناسب بۆ شانە بکەم ئەرە بەخوا سەد فیلمی ڕوتم بڵاوکەنەوە هەر واز نەهێنم با باش بیزان بۆچیش ناوی خۆتان و ژنەکانتان و کچەکانتان نەپارێزم لەبەرەوەی من خۆم بە یەکەم پیاوەزانم بەڕاستی و دووهەمیش نیەتم پاکە من ئەم چەکانە بۆ دژایەتی سیاسی بۆ یەکێتی و پارتی بەکار ناهێنم بەڕاستی بەس ئەمەوێ پێتان بڵێم ئەمە مەکەن عیبە ئەمەوێ بە پافڕی جەتەڵێبێن بڵێم ڕێگەم مەدە دژە ترۆرەکەت و دەستگای زانێری ئەمانە ئەوە بکە مەسوول بازانی ڕێگە مەدە ئەم بێشەرەفیان لە هەولێر و لە بەدنانە ئاوا بکە و بۆ ئەو پیاوانش ئەڵێم بۆ پاراستنی ژن و کچەکانی خۆتانە کە من ئەم قسە ناکەم خۆ ئەگەر بەردەوامیش بن چونکە بەڵگەم لایە بەڵگەی یاساییم لایە ئەوە ئامادەم ناوتان بەرم بەڕاست خۆتان ناتسم بۆیە ئەم جۆرە پەیوەندیانە ئازیزان پەیوەندی ئینسانی نییە خۆشەویستی و ئەوین و ئەوینداری نییە پەیوەندی و ژن و پیاوێک نییە وەک دوو مەخلوقی ساخ وەک دوو ئینسانی تەندروست بێ بەرژەوەندی بێ ملشکاندن بە عیشق و بە خۆشەویستیەوە بتوان پەیوەندیشی ئاوا دروستکەن ئەمە ئەوە نییە ئەوین لە پێناوی ئەویندا عشق لە پێناوی عشقدا ئەمە لای من جوانە لای من مانادارە و لای من جێگەی ڕێزە و ئەمە لام هێڵی سوورە بە مانای کەلیمە هیچ کاتێک کارم پێوەی نییە بەڕاستی دەخەڵەتی تیان ناکەم ئەمە ڕاستیەکەیتی بەڵام ئەم بێشەرەفانە ئەم مێدیاکار و ڕۆژنامەنووس و ئەمانە کاکە کۆمەڵگای ئێمەیان پڕ کرد لە فەساد و تریاک و دەرمان کاکە بەڵام ئەمانە ئەچن ژنەکان بەکارەهێن بۆ مەرامی سیاسی سو هەموو ئەمانە سوکاتێ بە کەرامەتی ژن بێحرمەتیە بە حیثیەتی بەڕاستی بەکارهێنانیان بۆ مەرامی سیاسی بۆ بەژۆری ئەو پیاوە سیاسی چەپەڵانە کە لە باشووری کوردستانە هەن حتا ژنەکانتان کچەکانتان با خۆشیان ئارەزووکەن
ئێوە تێکتان شکاندون، ئێوە هەڕاشتان کردوون، ئێوە چ پیاوێکن ژن و کشتان ئەخەنە پێش بۆ پارە و بۆ پۆست. معقول نییە مەسئولێ دانیشێ لە ماڵە دانیشێ خانم بەیانی تۆزێ قاچشتۆ بە گێزانە بە چیە یا بە شیلێ لای بە و لە پێش و دانیشە بە قاچی جوان مەسئولەکە بیبینێ بەشەر نیەوە کاکە تۆیەوە پیاون کورە من بەلامەوە زۆر سێرە ئەی هاوار ژن چۆن ئەتوانێت ژنی هەموو پیاە بێ بە قورئان بەلامەوە سێرە وەڵڵاهی بە ذاتی خوا جار وایە مێ بڕۆم لە شوقەیەکی وەکو ماهیر لە دەقاتێکەوە خۆم هەڵەمە خوارەوە نەزم چۆن ژن تاقەتی ژنی هەموو پیاە بێ والله مەزوعەیە پیاوە بینم کە ژنیەتی بەڕاستی بەلامەوە سێرە هەر لەم خۆیان مەچ دەعبایەکە چۆن ئەکرێ ژن بی تۆ چۆن تۆ ژنی ئەمە بی بەڕاستی چۆن شتی وە ئەبێ کاکە چۆنە بێ ژنی هەموو پیاوێ بێ نازانم بەڕم لی تێناگەم لە واقع تێناگەم کاکە پیاو هەیە دوور لە ڕووی ئێوە ئەمە نەسووکە تۆ چۆن ژنی ئەم پیاوێ تۆ چۆن لەگەڵ ئەمەیاشەوە خەوێ ئەی هاوار چۆن کاکە چۆن بەس بان تێ بکەم بەڕاستی تۆ چی دەعبایەکی ئەو کە لەسەرەوە چی تێیە ڕێز سەری غازە بە ملتەوە نووساوە چی تێیە ئەمە لە پێناویش لە پێناوی پۆستە لە پێناوی پارەیە باوکم بە ئەڵڵا بمکە بە سەرۆکی هەرێم نایکەم پێم عیبە چونکە کەسایەتی من لە ئاسی سەرۆکی هەرێمان نییە بەخوا کەسایەتی من لە ئاسی سەرۆکی پارتی و یەکێتی و گۆڕان و نازانم شاسوار و ئەمانەیان نییە بە ئەڵڵا پێم عیبە بە قورئان خۆم بەکەم ئەزانم بم بە سەرۆکی ئەمانە کاکچ یا سەرۆکی حکومەت وەکو مەسعود بارزانی بەخوا خۆم بە سووک ئەزانم بم بە پشمە شوێنەکەی مەسعود بارزانی ئەوە باش بیزانم یعنی هەستەکەم کە کەسایەتی من لەو ئاسە نزمێ نییە بم بە سەرۆکی حکومەت یا پشمە شوێنەکەی نێشتێڤان بارزانی سەرۆکی هەرێم ئەمە سوکایەتیە بەڕاستی کاکە چۆن شتی وایە بێ کەی ژیان ئەو ئەهێنێ من هەر نازانم ئێوە چ پیاوێکن بەڕاستی واللهی ئازیزانی ئارام ئەحمەد بە گیانی خۆم بە گیانی ئێوە کە گیانی خۆم بە خۆم ئێوەش بە درۆ ناخۆم ئەلەم دنیایە کە حەو قاڕێ دوو بەشەر نییە چ نێر چمێ من شکی نابم دەدڵی خۆمی لا بکەم شک نابم بەڕاستی چۆن ئێوە ئەم هەموو متمانەیە ئێن بەم و بۆ بم بەم وڵات و دووتانە باوەڕ کە زۆر جاران ئەو قەفەزی سنەم خەریکە ئەتەقێ باش نییە دڵم ئەوێ بڕفێ بەس بۆ ئەوی یەکش کۆمەڵی قسە هەیە بیکەم یەک کەشک نابم بچم قسەی لەگەڵاکەم مەگەر بچم بۆ وەکو سەگەکەی بافلۆف سەگێ بهێنم و قسەی بۆ کەم و تەواو کەشک نابم بەڕاستی زۆر کارە ساتە تۆ لەم دنیا پان و پۆڕەیە کەسێ شک نەبێت دڵەکانی خۆتی لا بکەیت باش نییە بڵێ وا خەریکە ئەتەقم بام قسەنە لاکەم ناوێری ڕەنگە سبێنێ بیاتەوە بەڕوودا بڵێ ئارام ئەحمەد وایوت بێ بشکێنێ بەمە بەڕاستی لێرەوەیە زۆر کە چ پیاوچەژن پێیان وایە کە ئارام ئەحمەد پیاوێکی ڕق و تەقا پیاوێکی بێ عاتیفەیە پیاوێکی بێ هەستە پیاوێکی بێ ئەمەیە بەبێ ئەوەی کە ئارام ئەحمەدش بناسن تێدەوە تێ ناگەکە کاکە سەردەمەکە سەخیفە کاکە سەردەمەکە هیچ و پوچە کاکە سەردەمەکەش دەین بێ متمانەیە ئەی هاوار ئەوەیە دەردی ئارام ئەحمەدەکان دەردی ئەو هەموو بێ متمانەییە کە ئەم کۆمەڵگایی کردوتەوە باش نییە من بە هەموو ئەو ژنانە ئەڵێم ئەوانە کاتێک بە باڵاتانە هەڵ ئەڵێن هەمان قسەی ئەو گەمژانە ئەکەن کە هەر ئەحمەقی ئەتوانی بیکا بەڕاستی ئەوانە قەت ئێوەیان خۆش نایە بەڕاستی ئینسانی دست خۆشەویستی نازانێت باش نییە ئینسانی بێڕەوش خۆشەویستی عشق نازانێت بەڕاستی ئینسانی درۆزن و ساختەچی بەڕاستی خۆشەویستی نازانێت ئەوانە مێش بەوانەی کەلیمە وەیە یەکێتی و پارتی هیچیان بۆ ئینسان نەهێشتەوە کێشەکە ئەوەیە کە ئێستا لە باشووری کوردستانە خەڵک تەنها ئەڵێن نان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئازیزان لەم دەسەڵاتی باشووری کوردستان مەکروهترینیان نییە والله ئازیزان ئەمانە کاریشیان کردووە خەڵکی کورد دوژمنی دەسەڵاتی خۆماڵیەکەی خۆی بێ باشە خەڵک لە باشووری کوردستان تەمەنا ئەکا هێزێکی تر بێت داگیری کە لە دەستی ئەمانە ڕزگاری بێت ئەی هاوار لە چی دنیاوە چی وایە ئەبوایە ئێستا هەموو کوشەناسی کردایە بە دەسەڵاتی کوردیەوە ئێستا هەموو کورد ئەم دەسەڵاتە نەمێنێ ئێرانیە تورانیە کێ بێ بەس ئەمان نمێنێت ئەمە کارە ساتە بەڕاستی ئەمە کارە ساتە پارتی یەکێتی ئەبێ حەز بە شەرم کەن دەڕاستیە خەڵکی ئێسا یەکێتی و پارتیان خۆش ناوێ والله ئەوەش کە لەگەڵیانایە و دیفاعیان لێ ئەکات تەنها کرێکارە بە پارە ڕاگیراوە تەنها بۆ نانەکەیە ئەگینا بۆ شتێکی تر نییە هەیە بە بیر و باوەڕ و بە قەناعەتەوە نییە بەڕاستی ئیتر هونەرمەندی چی بابە تابلۆی ئینسانێکە ئەکێشن ئەمە ناوەوەی نییە تەنها ڕووکەشە تەنها دەرەوەیەتی تابلۆی ئینسان هونەرمەندانە یا هونەریانە ئەبێ ناوەی پیشان بدا ئەبێ ڕۆحی پیشان بدا بەڕاستی
اینجا ئەچێتە خانەی هونەرەوە نەک تەنها بەڕووکەش هەموو شتەکان. ئێوە هونەرمەند نین لە باشین حاڵدا ئەکرێ کەسە نابێت دەنگخۆش بێت ئەکرێ بەڕاستی. جا هونەرمەند کاکە نابێ خێڕی بێ هونەرمەند بەڕاستی. هونەرمەند ئەبێ خاوەنی کەسایەتی بێ نابێ خێڕی بێ. ئێوە گۆرانی خەڵکەنەوە بە سەقەتی خۆتان خاوەنی دوو ئاواز نین کە داتان هێنابێت خاوەنی دوو کۆبلە شیعری جوان نین بەس سمت و قنبا ئەدەن بۆ ئەم مەسول و بۆ ئەم لەتیفیەکانەوە تەواو ئەمەش پێڵە هونەری سەرگەرمکردن و هیچی تر نییە بەڕاستی. بۆیە ئەدەبی ئێوە بۆ پارەیە کاسبیەکەن ئێوە بەڕاستی. هونەر نییە بۆ هونەر و بۆ داهێنان و بۆ پێشکەوتن خوازی و بۆ خزمەتکردن بە گەل و بە وڵاتەکەتان بۆ داهێنانیش نییە بخۆ نە کۆمیدیتان کۆمیدیە نە شانۆتان شانۆیە نە شیعەتان شیعرە هیچ. من بە ئۆژنانە ئەڵێم فیکەی هەتیوێشی بەڕڵا کە پارەی دزی لە گیفانیایە ئەتان خاتە هەلەکە سەما بۆچی خۆتان لێ نەگۆڕێ ئێوە کاکە ئێوە هیچ نین بەخوا بە تڵپان تڵپەی تەماتە جوانە دەستکردەکانیشتان بێزارکەر و هیچە جێگای بەزین من بەزین پەتەنێتەوە کە ئێوە ئاوارە خۆتانەکەن بڕۆن ببن بە مرۆڤ ئەمە ئەسڵی مۆزوعەکەیە. هونەرمەند بەر لە هەر هەموو شتێک ئەبێ مرۆڤ بێت ئەبێ خاوەنی کەسایەتی بێ شاعیر و نووسەر و ئەدیب و فڵان و فیسار ئەمانە بەر لە هەموو شتێ ئەبێ بەڕاستی مرۆڤ بێت. ئاوایە من نازانم ئێوە چی من لە بە درێژایی ژیانی خۆم لە پێنجەنەوە کە دروست بووم هەستەکەم هەمیشە تاڵیەک لە قورگما هەیە تاڵیەک بەڕاستی لە هەموو خۆشیەکانی ئەم دنیاە ئەو تاڵیە سەر دەرەهێنێ بۆی هەمیشە ئاگام لە خۆم بێ کە ئەو خۆشیانە وام لێ نەکا کۆمەڵەش هەیە لێ بیرم بچێتەوە بەڕاستی باشنی و هەموو ئەو حەقەتانش کە ئێڵێم ئەوەندەی کە بەڕاستی شێوان دوومی چونکە ئەم سەردەمە سەردەمی درۆ دەرەسەیە سەردەمی ڕیاکاریە بەڕاستی ئەوەیە. ئێوە بچووکترین ئازار ناچێژن ئێوە نازان تامی هەژاری چییە ئێوە ئاگاداری ژیانی خەڵک نین ئێوە ئەم هەموو مەسات و کوێرەوەری و کوشتن و ترۆر و کوێرانکاری ڕوو ئەدا لەو باشی کوسانە نەقەتان لێوە نایە بەستن بەان لە تیڤەکانەوە شاناسخان بەستن با لەویشکە نازانن بڕات تاوای وی ئینسان تا هزار جار نەمری و زیندوو نەبێتەوە نابێ بە شاعیر هزار جار نەمری و زیندوو نەبێتەوە نابی بە هونەرمەند ئایسا هەموو بۆ بە گاڵتەجەی لۆتە جا هەندێک کەس دەڵێن چی کاگەرام کاکە گیان تۆ ڕێز بگرێ کاکە ڕێزی چی بگرم بە قوربان هی ئەم هەموو خائین و دز و خۆفرۆشە کاکە من شەڕ ئازیزان کاکە من ڕەخنەگر نیم بەتەنها من شەڕمە من لە جەنگام دژی ئەم دەسەڵاتە دژی نۆکەرەکانی دژی ئەو قەڵەم شۆڕانە بەڕاستی دژی ئەوانەی کە قەڵەمیان حیز کرد کە هونەریان بێ ئەخلاق کرد بەڕاستی لەو پەڕی هونەرمەندی و هەتا نووسەر و فڵان و فیسان بابەتانەوە چێ لە شەڕا ئازیزان گوڵی بەخشیوێتەوە تا ئارامەحەمی بەخشێتەوە بەڕاستی چێ ئێوە لە شەڕا بیونتانە خەڵک گوڵ بەخشێتەوە شتیوان نییە من ڕێزم بۆ ئەوە هەیە کە جەلادە و چەکی پێیە بەڵام ڕێزم بۆیش قەڵەم فرۆشی نییە بەڕاستی ئەوەیە. دەڵاڵەکانی سێکس ئازیزان بە هەندێکتان باسم دەڵاڵەکانی سێکس گوێ بگرن بە پێی ئەو بەڵگۆ بۆ دەدەچوونانی کە من هەمە لە ناو میدیاکانی پاتی وێشێتیە زۆر کەسەیە چ لە پیا و لە ژن سەرقاڵی دەڵاڵی سێکسین هەم لە ناو ڕۆژنامە نووس و کارمەندەکانی خۆیانە لە تیڤیەوە لەمولەوە هەم بردیشیان بۆ ئەم مەسول و ئەو مەسول و ئەو مەسول من دوانتان پێ ئەڵێم کە زۆر بێتامیان کردو بۆیە باسییانەکە بە تایبەتی یەکیشە کەسێکەیە بە ناوی محەممەد هەورامی جا محەممەد هەورامی و پایجەکانە زۆر بێ حرمەتی بە کەچاتی ئارامەحمەدەکەن بۆ لەبەر ڕاستیەکانی ئەمانە باسەکەم بۆ هەموو کرد ئەم محەممەد هەورامیە ڕائیدە لە دزە ترۆر و پیاوی تایبەتی وەها هەڵەبجەیە لەگەڵ کەسێکی تر بە ناوی هاواری ماموریە کە ئەویش ئەندامی دەستگای زانیاریەکێتیە حەمە هەورامی بەرپرسی میدیای ئەمنی یەکێتیە خاوەنی 28 دانە پەیجی دیار و نادیار و بێخاوەنە لە سۆشیال میدیای ئەحمەد زۆریشیان ئەمانە گوێن بە ئارامەحمەد ئێوە هەر گوێنم بنێ من ڕاستیەکانتان بۆ خەڵک باسەکەم ئەم پەیجانەی کە ئێستا ناویە بەم حەمە هەورامی بەڕێوەیە بە لایەنگرانی پیوکەی ژیان وڵات میدیا لیڤین پرێس پەیجێکەیە بە ناوی وەهاب هەڵەبجەیی چاوی سێهەم دەنگ یەکێتی میلەت ئاژانس لەگەڵ دەیانی ترە ئایزانی ئارامەحمەد
حما بلاكي لجزيرور ماوەی ساڵێکە بۆتە ڕائید و بەرپرسی مەلەفی ڕۆژنامە نووسانە هەر ڕۆژنامە نووسێکی دەستگیر ئەکرێ لەسەر راپۆرتی ئەو ئەیڕفێنن و خودی خۆی ئەشکەنجەی ڕۆژنامە نووسەکانی یە هیچ سەتیب قەشقەی و ئیبراهیم عەلی خۆی ئەشکەنجەی یابوون کە کاتی گیرە. اینجا ئەم هەمە هەورامیە ئوسلوبی کارکردنی وهایە کە زیاتر فۆکسی لەسەر ڕۆژنامە نووسە کچەکانە. باش نییە تەنانەت مۆنتێر و کامێرەمان و ئەمانە کاریان پێیەکە شەیش ئەیان باتەوە بۆ شوقەکەی خۆی لە دەروازە سیتی سنتەر ئەو شوقێکی هەیە لێ باتەوە بۆ ئەوێ. باسی ئەوەشی ناکەم بەسەر دەمی لڤینە کە لەگە کچەکە چی کرد و چۆن هاتە ئەوروپا و چۆن گەڕایەوە ئەم بابەتانە ئەمانشی بە هەلەی گەڕین ئەوەندەی کە سەری منهۆڵەکە بەرز نەکەمەوە بەڕاستی. ئێساش لە پێیجەکە لە ژیان خەریکی کەپڵ و ڕابواردن و بەکارمەندەکانی ئەڵێ ئێوە هەر کارەکەن هەم کارەکەن لێرە و شەوانش لە شوقەکەی واتە هەم ڕۆژنامە نووسی و هەم سێکسیش بە خۆڕایی. جا ئەم حەمەیە پێشتر پیاوی لاهور بوو. جا ئەمانە پیاوی چی؟ پیاوی شرکە خۆی بە پیاوی بە وەهاب هەڵەبژێ ئەوە نازانێ بەخوا بەس پیاوی پارە و پیاوی بەژنی تایبەتن ئەمانە. چکە ئەمانە ئەو پیاوە نین. سێکی بۆ ئارام ئەحمەد کە تەواقەم لەگەڵ کەسێکا کرد دەست بسە ناو دەستی وتم ئیتر تۆ هاوڕێی منی هەتا ئەمرم خیانەتی پێ ناکەم بەڕاستی. ئەگەر ئەویش خیانەتی بە من کرد بەحەق لێ خۆش نابم. من ئەخلاقم وایە لە ڕاستیە. ئەخلاقم بۆ جۆرەیە. کە ڕەنگە کەسەکە بەجێ بێڵم بڵێم بڕۆ خۆ حافیزی بیتم من تۆ ناناسم بەڵام هیچ کاتێک تا دۆستم لەگەڵێ خیانەتی پێ ناکەم بەڕاستی. بەڵام ئەمانە لاهور وای لێ هات ئەچم بۆ لای پاڤڵ وای لێ هات ئەچێ بۆ لای ئەو کەسەی کێت. ئەمانە ئاوان لە ڕاستیە. ئاوان هەموو ئەو تارە شخصیانەی کە لە میدیاکانە بڵاو بێتەوە هەمووی هەمە سەپۆرتیانەکە ئەیزانی ئارام ئەحمەد. هیچیان نێشتەوە بەدەیان خەڵک هەیە لە باشووری کوردستانە کە نامەکان بۆ من ئەنێرن باسی بێئەخلاقی و بەڕەڵایی ئەمان ناکەن. من نەمێشتی تێ ناگەم ئەمە چی تۆ ڕاگرتۆ کاک پاڤڵ کاک نازانم فڵان فیسارەکان وەها بەڵێ دڵی بەمە خۆشە چیت پێیجەکەی لەژێن بە ئارام ئەحمەدی کاکی شیرم بەمانە دڵی خۆشە بە هاواری ماموریای هاواری دڵی خۆشە. کاکە هاوار ئەسڵ ڕۆژنامە نووس نییە میدیاکار نییە کاکە شامپۆ فرۆشە بەڕاستی شامپۆ خەریکی کاری شامپۆ ئەساسی ئافرەتە لە شوێنێک بەنای ئەفرۆدی تشتگیر بەوتانێ بەڵام هینێ هاتونە بەنای کۆمسای بەهۆی ئەوە نزی بۆ لەوە هەب هەڵەبجێ و بواری ئیعلام و ئەلم بابەتە. ئێستا ئەمیش سەرپەرشی کامپەی جاناکە ئەم هاوارە هینی کۆباس هینی خانم ئافرەتان کۆباسی نیوز ئەفرۆدێت و ئەم شتی کچانە ئەلم بابەتاناکە. کاتی خۆی سەدەمی بەعسە ئازیزانی ئارام ئەحمەد زۆر ڕقم لەو پیاوە نەبوو جا مەجموعەیەک هەبوون ئەچوون لە کوردستان لە سێمانی لە هەولێر لا شوێنێکە بکرایە ژن و کچیان ئەدۆزیەوە ئەیان بر بۆ ئەمنەکان. ئێستا کۆمەڵی خەڵک پێیا بووە ئەچن ژن و کچ ئەدۆزی بن بۆ مەسئولەکان. بەڕاستی ئەمە عیبە کاکە بەڕاستی عیب. ئەمیش ئێستا ئەم باخ و ڤێلایە بەکارەهێنێ کە پێش ساڵێک و 2 مانگ بەر لە ئێستا وەهاب هەڵەبجەیی بۆی کڕیوە جگە لە شوقەیەک لە جافتاوەر زەشتێکی وایە و لە سەرچنار لەو شوقەیە لە قاتی حەڤێشە شوقەکەی بشم بزان وایە ئەوە نییە بزان چۆن ئاگام لە هەموو شتەکانیانە شەوانە ئافە دەبا بۆ ئەو شوقە و خۆشتان. عیبە چۆن بە پیاو دابنیشن ئێوە داخۆی ئەلەساس ئێوە هونەرمەندن و هین عەفو ئێوە کاری ڕۆژناسیە چۆن بێت کچوژن بۆ خەڵبن کاک. جا لەم ماوەیە چوو چی کردووە ئەم هاوارە یەک راپۆرتی کردبوو لەسەر چیە لەسەر وەهاب هەڵەبجەیی هاتی وەهابی کرد بە ماندێلا کردوی بە نەوشوام سەفا ئەجدە یا کردوی بە قازی مەحەبە راپۆرتەکەی ئاوا بوو بەڕاستی هەتا ناوێکێتیە بوو بە هۆی ناڕزایەتی و تاو چ راپۆرتێکە تۆ وەهابە کردووە بە قازی مەحەمە و ماندێلا و ئالەم بابەتانە. مانگانش چەندی دەفتەر دۆلار وەرەگرن بۆ خۆیان ئەی خۆن و ئەلەوەڕێن لەسەر حسابی ئەو خەڵک. ئەمەیە حاڵی ئەو کۆمەڵگایی ئێمە بەدەیان ناوم لەلایە هی ئەم کشوژنانە لە کۆمەڵگای باشووری کوردستانە کە لەم تیڤیانە کارەکەن لە پێناوی پارە و لە پێناوی سێکس و ئەلەم بابەتانی. ئەو هەموو کوشتنەی کە ڕوو ئەدەن ئازیزان هەندێک کوشتن هەیە کە دیار نییە تۆزێ بیرکەنەوە بیر من بۆیە قەت باسی ئەو شتان ناکەم چونکە ئەزانم کە لەسەر سێکسە بەڕاستیەوە
یا فیلمیشیان هەیە دەرەکەوێ بۆیە خۆیان لەناوە بن و ئەکوژێن و ئەیان کوژن و ئەلەم بابەتانە یان ئەلەم بابەتانەیە ئیلا مۆزۆکە ئیلاقی بۆ هەیە ئەمە چی هەمی لە باخا کوژیە کاکەمانە ئەم باخانە بوو بە چی کاکیژێ تۆ ماڵە لە سێمانی هەیە باخی بۆشی لە فلانە سیتێک و لە فلان شوێنێ دێ قەسەم بەخوا ئەو ماڵی کە لە سێمانی هەتە ماڵی مناڵەکانتی تایە باخەکە بۆ سێکس و ڕابواردی ئەوێ خۆ کاکە خۆی بکردین برێشینم دنیا ئەمان بینی و کاکە خۆم بۆ خۆی نییە کاکە سە من لە سێمانیە خانوویەکەم هەیە بۆ خۆم تیا دانیشتووم هەموو شتێکم هەیە لە سیتێک ئەم باخم بۆ چییە بۆچیمە کیلەکەیم پێ بۆچیمە ئەوە بۆخوا بەس بە ڕابواردنە ئەمە ڕاستیە بۆ خواردنەوە و ئارەخۆری و ئارم بابەتانێ بەخوا دینی بی هەروایە کافر بی هەروایە یەکێتی بی هەروایە پارتی بی هەروایە وەکو چۆن ئێستا دەڕێگەی سەلاحەدیناکە لە هەولێرەوە چی کۆمەڵێ فێرلاوشقەی تایە هەمووی هینی پیاوەکانی پارتیە پیاوی تایە ماڵە لەگەڵ مەلام سەفا بووە لە هین لە سەردەمی ئەوە ناوی چییە لە رووسیا ساڵی 58 کە ڕۆیشتون هی ئەو سەردەمەیە جا دان لەدەمی ئەوە دوانی ماوەکو وەکو پاڵ ئالاتە دوودان ئەلەرەیە ماوە اینجا ئەم سمێڵە هەر هەمووی زەر بۆ ئەمنەی تووتن پێکەشەوە کەچی ژنی بووە بن بۆ ئەوێ خوب بە ڤیاگرێشت و بوو ناکرێ بە قوربانە بێت تەبقەت و بۆچی تێمافتە تەنها لە بەرەوەی پارەیانێ تازە ئێوێ تۆڵەی سەردەمی گەنجی بکاتەوە ڕاستی ئەمە حاڵەکەتانە ئەمە ڕاستی ئێوێ ئەو منتیقەیە کە ئەچی لە سەلاحەدین و ئەوانە ئەو ڕێگەیسە پێڵێن ئەوان شتێکی پێڵێن باخی پێڵێن بەخوا نازانم ئەوانیش باش نیە هەموو شوێنی فەسادخانەیە هەموو شوێنی دەشفرۆشی سوێنی سۆزانێتە تەواوەتی هین مەکرد کاکە بۆ ئارەخواردنەوەیە باخەکانتان تەواو اینجا عیبیشە کاکە کۆمەڵی پیاو هەن کاکە ئێوە گەورن ئەکرێ مڕاحقەیە شتێکی لێ بقەومێ ئەلەم بابەتانە پیاوی گەورەی زەبەللا باش نییە تۆ قەفی سمێڵی ئەڵێهی عەزیز وەیسیە تۆ چی تازە چی دوای ئەم کچ و ئەو کچەکەویت و ئەم مناڵە بێت و ئەوە بێ کاکە مەسئولیەتێتی هەیە ئایزانی ئارام ئەحمەد پیاو لە تورکیاوە کوڕێ خۆی کردو بە ئافرەت باش نییە چاتی بۆ ئەم مەسئولیەتێتی کردو کۆی ناوەکەتان پێ بڵێم نییە هەر ئەبڵەقە بن ئەبڵەق چاتی خۆی کردو بەژن چاتی بۆکە باسی سێکسیوانە ئەویش هەتای بۆ خۆی باسی تۆ کاکە تۆ ئەم پیاوە بۆ قوربان تەلەفۆنم بۆ ئەم مەسئولیەتی کردوتمە کاکە ئاگەر لە خۆ بێ بۆ قوربان بۆ کاگەرام گیان گوتم کاکە تۆ سەرخۆشی ئەوە پیاوە پەیوەندی پێوەکە تۆ خۆ بێمژنە بناسی دانیکەم کاکە وڵی سەرخۆش بوومەوە کە سەرخۆش بی چاو دەراگای چۆشتیوە برای من جا ئەمانە کۆمەڵگای ئێوە بەڕێوە بن ئازیزانی ئارام ئەحمەد ئەمانە بەخوا شاسەی شەیدی بەخوا ژن هەیە ناوەکەیم لەلایە ئەوەڵی حرفەکەی ئەیتیش بانەڵێم بەخوا شاسووە وازی لە NRT هێنا وتی کاگارم بۆیە وازم لێ هێناوە لەبەرەوەی ئەو شاسوارە وازی لێ نەهێنا حەدای سێکسی دێکرد بەخوا هەمووی ئاوایە کاکە جا عەزیزان زۆر نامەردی و ناپیاویە من بەڕێوەبەری میدیایەک بم یا بەڕێوەبەری شوێنێ بم ژنێک بخەمە سەر کار یا لە ئیشکە بڵێم یا ئەبێ سێکسم لەگەڵاکە یا ناوم لەلای ئیشکەیت ئەمە ئەو پڕی نامەردیە بەڕاستی باشی ئەمە ئەو پڕی بێشەرەفیە لە واقع ئەمە هەر قەدەغێ لەبارەی یاساییەوە تۆ بۆت نییە لە پۆستێکابی پۆستەکە بەکاربێنی بۆ ئەو شتانە ئەوە کەچی وەها هەڵەبجەی پێیجی داناوە سوکاتی بە ئارام ئەحمەدەکەن عەزیزانی ئارام ئەحمەد هەمووتان گوێتان لە منە کاتێ بابەتێ بڵاو بێتەوە بەڕەسمینەوە لە پەیجە بێ دایک و باوکەکانە ئێوە کە ئەی خوێندنەوە سەرەتا بزان کە ئەوە هینی من نییە کاکیجێن ئەبێ ئێوە بزان ئەوانە درۆکن یەکسەر وەرنە پەیجەکەی من وەرنە لایڤەکانی من وەرنە ئەکاونتەکەم ئەگەشتی وای تیا بوو بەدڵتان بوو خێر ئەداخێر بەدڵتان نەبوو کاکە جوێنم بنێ ڕاست نەبووێ ڕاستێ بەڵام کابرا دانیشتووە باسی پیاوێک ئەکا من هەر نازانم ئەو پیاوە هەیە نییە ئەسڵەن باسم هەر نەکردووە هەر لە خۆتان و ئێوە ئەچن دەستەکەن بە جوێندان و ئارام ئەحمەد درۆکەوە دەخۆ کاکە من ئاگەی مۆزوانم نییە برای من بۆ فێر بن فێر کاتێ ئەم پەیجە بێ دایک و باوکانە ئەم زۆڵانەی وەهاب هەڵەبجەیی و پاراستنی پارتی و ئەلەم بابەتانە یەنج بە ناوی ئارام ئەحمەد قسەکەن سوکاتین پێکەن لانیکەم ئێوە ئەو نەزەحمەت کێشم زان ئایا من قسانم کردووە کاکە ئایا ئەو نووسینە هینی ئارام ئەحمەدە یەکسەر جوێنمێن دەخۆتەوە برای من چۆشتی وایە کاکە خۆ من بە جەندانیشم لێ نایە با باش بزان من وەکو ئارام ئەحمەد ئێستا وام لێ هاتووە وا خۆشە بووم ڕۆژێ جوێنشتم لێنێ هەر لە خۆ بێتاقەتم بشم خوایەوەم شبوو دەنگێنی ئەمانە کاکە بۆچی چوار جوێنم پێ ناهێن بەڕاستی وام لێ هاتووە وەڵام چی کاکە خۆتانواتان لێکردم یعنی من بە جوێن و بێحرمەتی ئێوە گەس باڵا ئەکەم و بۆ من جێگەی شانازیە بەڕاستی کاتێک کە جوێنم پێن ئەزانم کە زەبرمەوە لە پاتی زەبرمەوە لە شاسوان زەبرمەوە لە گۆڕان زەبرمەوە لە یەکێتی بەڕاستی ئەوەیە پاشان لەسەر مەسەلەی پەروێزخان و ئەوانە فریا ناکەوم بەڕاستی ئەوم قسەی بکەم بەڵام
لەسەر ئەم مەسەلەی ڕۆژنامە نووس و سێکس و ئالەم بابەتانە کۆمەڵی بابەتی ترم هەیە لەسەر کۆمەڵی خەڵکی تر. ئەویش کوڕی شاناس، ئەوەی نووسینگەی قوبات و هیمداد سۆلی میدیا، لەسەر ئەوانش کۆمەڵی قسە و باسم هەیە هەتا ئێستا باسم نەکردو ئەم مۆسوعانش. بۆیە لێرە ئارام ئەحمەد بۆتانە بێت بەدەق گوێ لە قسەکەم گرن. من حرمەتم بۆ هەر ژنێک، هەر پیاوێ، هەر کچ و کوڕێک هەیە پەیوەندی خۆیان ئەکەن، سێکس ئەکەن، نایکن فڵان، ئەمە ئیشی من نییە. بەڵام هەموو ئەو مەسئولانە، هەموو ئەو هونەرفرۆشانە، هەموو ئەو ژنەقن بادەرانەی سەر تەلەڤیزیۆنەکانی پارتی یەکێتی قەسەم بەخوا ڕسواتانەکەم هەرموتان، چونکە ئەوە شتی شخصی نییە. ئێوە هونەرمەندن، ئەبێ هەڵوێستان بەرامبەر پارتی هەبێت. هونەرمەند ئەو کەسەیە کە لەگەڵ ژانی خەڵکەکەی هەبێت بەڕاستی، نەک لەگەڵ ژانی سیروان بارزانیە، نەک لەگەڵ ژانی سەرانی پارتی یەکێتیە. بۆیە من ئاوا هەمووتان ڕسواکەم بەڕاستیە و بخەنمێشی خۆتانەوە وازیشتان لێ نایەنم. ئەو مۆزوعانی لە گێمی دووهەمە ئیتر هەوڵ ئەدەم هەفتانە لانی کەم لایڤێکم هەبێ لەسەر کولی ئەم مۆزوعانە کە هەیە. لەسەر مەزەکەش ئەوش باسەکەم. ئەو هەیە منش ئازیزانی ئارام ئەحمەد هەیە من هەبوو ئەوەی کە ڕسم ڤیدیۆکانم بڵاو کردەوە، ناوی چی بوو تخوا هەیە منیشیان پێوت، ئەوەی مەرزی هین مەرزی چۆن لەبیر شۆی گەرمیان ماڵی من ئاوا کرد لە کوێوان نووسیم تخوا ناسانم بەخوا. ئەو هەیە منەی کە لەو مەرزایە لەگەڵ عەباسە ئازیزانی ئارام ئەحمەد لەسەر مەسەلەی ڕاوە کەروێشک و ڕاوە ئاسک و ئەلەم بابەتانە ڕێک و پێک ئامر قەبزی دەرچووە و قەرارە بیگرن لەبەرەوەی کە خەریکی ڕاوکردنە. جا بزانە کە شتەکانی ئارام ئەحمەدیش دەوری هەیە. نازانم باسی چیەکەی کاکە. لێرەشەوە پەیامێکم بە تۆڵەیەک هەیە دژە ترۆرە و پیاوی سەرخێڵی ئاسایشی سلێمانیە لە کەلار و گەرمانە زۆر تعدا لە خەڵکەکە تۆڵە یەک کۆمەڵ ئەرشیفی سیاسی و ئەخلاقی لە نەخێ باشماغنە ئەمەی ئەم لە ئازیزانی ئارام ئەحمەد ئەوە نییە. پەروێز خان هەیە منی پەروێز خان ئازیزانی ئارام ئەحمەد هەیە من ئامر قەبزی دەرچووە لەسەر ڕاو ئەبێ بیگرن لەبەرەوەی کە ڕاوی کردووە خۆشەویستانی من. ئەوەیە بەو تۆڵەیە ئاڵێم کە پیاوی سەرخێڵە لە گەرمیان و ئەوەنە تۆ زۆر تعدا لە خەڵکەکەیت، زۆر شی قۆڕەکەی بەڕاستی، زۆر پەلاماری خەڵکەیت و زۆر ئازاری خەڵک ئەدەیت. لەبەر ئەوە ئاگادار دەکەمەوە ئەم جارە لەسەرەوە بەردەوام بەخوا مەسائلی ئەخلاقیەکانت، بەخوا مەسەلەی سێکسیەکانت، بەخوا مەسەلەی ژنبردنەکانێ، بەخوا مەسەلەی دزیەکانێ، فرانە و تعداکانێ هەر هەمی باسەکەم کەیفی خۆت. ئەوە واقعەکەیەکە پێتان نەڵێم. عەزیزان هەفتەی ئایندە ئینشەڵڵا لە بەشی دووهەما لەگەڵ مەرزی پەروێزخان و ئەوانەیە کۆمەڵێ قسە و باسی کە بۆتان ئەبێ سەر دزی و گەندەڵی یای بەکر پەتاتە کورە بەکر پەتاتە ئەوە لوتی وەکو پەتاتەوە بۆ بۆی پێڵم بەکر پەتاتە ئازیزانی ئەحمەد لوتی ڕێک و پەتاتە وایە لەبەر پێڵم بەکر پەتاتە بەکر پەتاتش بەو تەمەنەوە هەر ڤیاگرا خوا خەریکی فەسادی بێئەخلاقیە هەر ژنێ ئەچێ بۆ لای بۆ مەتاڵ ئەبێ سێکسی لەگەڵا بکات ئەو بەکر پەتاتەیە ئازیزانی ئەحمەد ئەمە نەکبەتێکێتی. نازانم بۆچی ئەو کۆمەڵگای ئێمە ئاوای لێ هات بەداخەوە بەڕاستی واللهی ئەمیشی پارتی ئاوایان لێ کرد. ئەراوەڵە لەبەرەوە هەموو ئەوانەی کە لەو تیڤیانە دەرەکەون لە میدیاکانە دەرەکەون تەلەفۆن ئەمیان بوو هەرچی ئەوانە هەیە هەر هەمووی خەریکی ئەو شتان نارە عەزیزانی ئارام ئەحمەد من دڵنیا بن. ئەراوەڵە من ئیتر بەخواتان ئەسپێرم تقریبا یەک ساعتی ڕێکە قساکەم بەسەر قەولەکەی خۆم لە گێمی دووهەمە یێمەوە سەرکار باسی هەموو ئەوانە ئەکەم دووبارە یەکەم بۆ هەموو لە یەکتان لە هەر پێیجێکی بەدایک و باوکەوە لەسەر من و بەناوی منەوە شت بڵاو ئەبێتەوە جارێ وەرن یا پرسیار لە خۆم کەن یا وەرە سەر پێیجەکەم ئەگەر شتی وای تیا بوو ئازادن جوێنێ نەشێگەن بەڵام ئەگەر تیای نەبوو گوناحە بە نەحەقیەوە دوای درۆی دژە ترۆریەکێتی و وەها هەڵەبجێ ئەمانەیەکەون کە پێیجیانێ بەس بۆ جێندان بە ئارام ئەحمەد. ئەراوەڵە تەنیشانێ بەورەکانی نازانم چیە کورە بەوری چی بەوری سێمانی وڵڵا ئێوە پێڵاوی خەڵکی سێمانیش نین بە قورئان بەخوا پێڵاوەکانی خەڵکی ئەو شارژ نین ئێوە باش بیزان ئێوە هیچ نین من بە گوێن و سوکاتی ئەوە شانازیەکەم باشە بەوەها بیش ئەڵێم قەسەم بەخوا چی ئەەکەی بیکە منش دەستم کراوە بێ بۆتان
جون يعني درون بوكن كيف خوتنا والله مدسم كراوي بوتان راس بارحه من تقسيك مني عزيزان تاكاتي كيتر تاحفتي عندي وكيب والحرب بيك هاتك مجالك دي مؤخذ بو بشي دو باس كدني كومبلي مواضيعي او مسؤول وميديا كار وهنرمند وفاسدانه كذا سوش لا 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 لقال ام لسيبلي ام حزبانا كاركن هم تم باسك ما يزن انا محمد وازن لنا انا براستي انا والله ما ترشو مرشي ودمك باس نساو مثلا كذا خوش يستاني يتمن باخواتن اسبيرم اخواتن لقل زور مقسكت خوش يسين بهم ولا ثاني حتى لذلك يتل 8 باقي به ديمو خدمتان اخواتن لقلو تو سلسل